بەشێکی زۆری بەیاننامەکە داگیرکردن لە مافی مامۆسایان و باسمان کردووە لە پێشووتر داکۆکی کاربوون لە مافی مامۆسایان و لە ئایندەش هەر بەردەوامە بین چونکە پرۆسەی پەروەردە پێک دێت لە مامۆسا و خوێنکار بەڵام ئێمەوە ڕێکخراوەکان ئەرکێکی ئەخلاقی پیشەییمانە کە داکۆکی کاری مافەکانی خوێنکاران بین و داواکانی پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە و لە هەمان کاتا ڕووی دەمان لە سەرجە مامۆستایانە کە بچنەوە ناو ناوەندەکانی خوێندن بۆ ئەوی پرۆسەی خوێندن دەست پێ بکرێتەوە و ساڵێکی خوێنکاران نەفەوتی. ئێمە لە بەیاننامەکەدا مەسجی یەکەم و ئەوەلیمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەکە ئەو قەیران و ناڕەحەتی بەسەر مامۆستایان هەیە ئەو سزایی کە بەسەر مامۆستا هەیە ئێستا ئەو قەیران و سزای لاون. مەسجی دووەممان ئەوەیە کە ئێمە دوێنێ لە وەزارەتی پەروەردە بڕیارێکی داوە بۆ مامۆستایان متمانە و دڵنیایی بداتە مامۆستایان کە ئەم بڕیارانە جێبەجێ دەکات و مەسجی دووەممان بۆ مامۆستایانی بەڕێزی ناڕازی هەیە کە لە هەرێمی کوردستان حقەتەن ئێمە بە معاناتی مامۆستایان ئەزانی مامۆستایان لە بارودۆخێکی دژواردان دۆخێکی ناڕەحەتدان ئێمە مەسجێکی برایانە و قوتابیانە بۆیان هەیە کە لەم پرۆسەیە کە لە هەرێمی کوردستانە دەستی بەکردو قوتابی زەرمەندی یەکەم نەبێ